خۆشەویستان جارێکی تر سڵاوتان لێبوو لەگەڵتانە بەردەوامین تەورێکی تری ئەمڕۆی پرۆگرامەکەمان کە باس لە دیمەنە جوانەکانی کوردستانەکەین. ئەم دیمەنانە لە هەر ناوچەیەک بێ کۆمەڵێک ناوازی هەیە، کۆمەڵ جوانی خۆی هەیە، کۆمەڵی ڕەنگی جیاوازی هەیە. لەوەی کە ئێمە ئەڵێن لە وەرزی بەهارە دنیا سەوزە بێ و جوانە بێ و سەرچاو ئاویەکان بژانەوە بەخۆیانەوە بینن. لە وەرزی پاییزاڵن گەڵاوەرینە و ڕەنگێکی جوان هەیە بە پاییزەوە. چینە وەرزی زستان ئەڵێن سارد و سەرما و بەفربارینەوە و چۆنەی بینین لە پشتی خۆمان شاخی گۆیژە بەفر دای پۆشیوە و وەرزەکانی تریش هەمووی پێکمان چێژی تایبەتی خۆی هەیە. بە تایبەتی ئەمانش ئەبێ چۆن بتوانین ئێمە ئەم دیمەنە جوانانە بە شێوازێکی باش وێنەی بکەین یاخود بە ئەرشیفی بکەین. ئەمەش لە ڕێگەی چاوی فۆتۆگرافەرانەوە ئەتوانین کاری لەسەر بکەین. ئێمە ئەمڕۆ کار قسە گفتوگۆ لەسەر یەکێک لەو فۆتۆگرافەراناکەین کە لە ناوچەی پێنجێن و ئەو شوێنانە و ئەو سەیرانگانەی کە چواردەوری پێنجێنن کاری کردووە و حەز و ئارەزۆکانی خۆی توانوێتی ئەو دیمەنە جوانانە هەم ڤیدۆی کات هەم بتوانێت وێنەی بگرێت. بۆی کە زیاتر ئەمەش بۆ چ بابەتێک گرنگە؟ ئایا ئەم وێنە و ڤیدۆیانە تا چەند ئەبێتە جێگەی سەرنج بۆ گەشتیار کە ڕووکاتە و ناوچوانە؟ بۆ من بەستەش میوانداری زۆر بەڕێز کاگاکۆ سالارمان کردووە و فۆتۆگرافەرێکە بەڕێزیان ئێستا لە ستۆدیۆ لای ئێمە میوانە. کاگاکە سڵاو لێ سڵاو لە ئێوەش بێ و زۆر سپاس دەکەم بەیانی ئێوە و بینەرانیش باش. زۆر سپاس بۆ ئەم میوانداریە. من دانیشتوی گوندی بێماوەی سەر بە ناحیەی گەرمشی قەزای پێنجوێنم. زۆر بەخێر بێ سەر چاوەکان خۆش بێ. سپاس دەکەم. پێمان بڵێ ئەم حەز و ئارەزوەی تۆ بۆی کە بتوانی ئەم دیمەنە جوانانەی ئەو ناوچانە بگوێزیتەوە تا چەند وای کردووە کە وێنەکانە بڵاو بێتەوە و خەڵک بەبوونی ئەو وێنانی تۆ سەردانی و ناوچانە بکە؟ زیاتر سۆشیال میدیا کاریگەریی زۆری هەیە و لەسەر ئەوەش بۆ نمونە شوێنێک کە بە سروشتی خۆیوانێ زیاتر دیار بێت شوێنەکە سروشتی خۆی ناوچەی ئێمەش قەزای پێنجوێن شوێنێکی سروشتیە زیاتر تا ئێسەکانێن یعنی تەرکیزێکی زۆری ڕایشاوە بۆ سەر گەشتیاران کە خەڵکێکی زۆر بێتە ناوچەکە و چەندین شوێنی تایە تاوەکو ئێستا تازە بووە شوێنی گەشتیاری و ئەمەش هەلێکی باش بووە بۆ ناوچەکە کە یعنی بە بۆنەی ئەم فۆتۆیانە ئەم ڤیددیوانە کە ئێمە دایانەنین خەڵک ڕووکاتە ناوچەکە و ببێتە شوێنێکی گەشتیاری ئەمە باشترێکە. زۆر باش. وەکو خۆت لە کامێک لە وەرزەکان لا دوایە جوانی سروشت زیاتر دەرەکەوێت؟ من زیاتر وەکو خودی خۆم حەزم بە وەرزی بەهار هین هاوینە چکا لەبەر ئەوەی لە ناوچەی ئێمە شوێنێکی کشت و کاڵیە هەڵکەوتەی شوێنەکەمان زیاتر کشت و کاڵیە و دیمەنی جوانتری تیا بەدی ئەکرێت و لەبەرەوە شوێنێکی کشت و کاڵیە هەم سروشتێکی جوانی هەیە دار و درەختێکی زۆری هەیە ناوچەکەمان. ئەمە زیاتر بڵێن فکرە ئەیاتە ئێمە بۆ نمونە ئیشی زیاتری تیا بکەین لە ناوچەکەیە سروشتێکی جوانتریە بێت. باشە چ جۆرە کشت و کاڵێکەکەنەوە کە ئێوە بتوانن هەم سوودی لێ بین هەم بش بێتە دیمەنێکی جوان بۆ ناوچەکە؟ لای ئێمە زیاتر تەماتە شووتی ئەمانە بەناوبانگن بە تایبەتی شووتی قەزای پێنجوێن کە باشترین بەرهەمی قەزای پێنجوێن و کوردستان و عێراقە. ئێمە ساڵانە هەموو کاتێک لە کات وەرزی خۆیە فۆتۆی یعنی کاتی دانان و ڕنینیان ئەگوازینەوانە کە بۆ ئەوەی خەڵک ببینێ کە جوتیاران بە چ زەحمەتێک ئەیگەێنە قۆناغی ئاخر و ئەیکەنە بازاڕەوە. ئاژەڵداری شەکەن پێما بێ و ناوچەی وایە؟ بەڵێ ئاژەڵداری شەکەن ئاژەڵداریشی تایە بەڵێ بەڵێ بەشێکی زۆری خەڵکی منتیقەکە یعنی ئاژەڵداریەکەوانی کە لە لادەیان بەشێکی زۆری ئاژەڵداریەکات. ئیخوە بەرەکەت خاتە ماڵیات. ئەمە دیمەنی هەندێک لە فۆتۆکانی بەڕێستە با یەکبەیەکیان بڕۆین باسی بکە بۆمان ئەم دیمەنانە کاتێک ئەچیت تۆ چۆن هەماهەنگی دروستەکەی بۆ نمونە بە تایبەت ئەچیت چۆن سێرچ ئەەکەی ئەم شوێنە جوانان نادۆزیتەوە؟ بۆ نمونە فۆتۆیەکی وەکو ئەوە کە چرکاندوومە ئەمە لە کاتێکا بوو کە من خۆم بە تەما بووم بڕۆمە دەرەوەی دێکە بینیم ئەم داحاجیە گەنمی ڕۆ ئەکرد بۆ قازەکانی منیش خێرا کامێراکەم لە شانداگرت و بۆ ئەوەی فریای کەوتم سێریشی کامێراکە بکەوە بە فۆتۆیەکە بچرکێنم دوایش پێ دەڵێم کە بۆ شوێم ئێوە بۆ شوێم ناوێ یعنی بەپەلە بۆ ئەوەی ئیشەکە لە دەستم دەرنەچێت. کاتە ئیشەکەی تۆ بەشێکی زۆری جوانەکان هەر بەڕێکەوتە یعنی بەڕێکەوتی فۆتۆکە کە ئەو خاتونە زۆر بە ڕوویەکی گەشی شۆ سێری کامێرەکەکە یعنی دڵخۆشە لەگەڵەوەی لە شوێنێک کە بتانی هەم
کوشت و کاڵ بکەی ئەم ئاژەڵدارەتی بکەی ئەم توایری بە شێوازێک لەگەڵ ژیانە خۆڕابێنی کاگاکۆ تۆ ڕۆژانە بۆ خۆت بەردەوام کامێرەکە و پێیە کە تۆ کۆمەڵە دیمەنی جیاواز ببینی ڕاستە خۆفۆتی بە بەردەوامی کامێراکەم پێ ینی لەگەڵ خۆمە لە شانمایە بۆ ئەوەی هەرز دیمەنێکی جوانم بینی بیگوازمەوە لە پێنجێن ئێستا ڕێگاوام چۆنە لە بەفرێکی زۆر باریوە لە پێنجن وڵاهی لەم کاتەیە بڵێن باشترێکە بەڵام لەم بەفرات چەند ڕۆژ ئاوا پێرێ و دوێنێومانە تۆزێ باش نەبوونا لەبار بوو لەبەرەوەی ماشەڵا بەفرێکی باشباری بوو خی گەورە بەلای ئێوە زۆر با بڵێن زوو بەفرە بینن وایە نیە ئەگەر بەفرێکە بینی لە خۆشیە هەردووحاکەی نەتوێتەوە نسبەتەوەی ناوچەیەکی شاخاویە پێنجێن ناوچەیەکی شاخاویە جوگرافیای شوێنەکە وایە کە زوو بەفریتیا ئابارێت تر ئەمەژە بێتە هۆی ئەوەی کە سروشتێکی جوانی هەبێت و باسی ناوچەکە شاخاوی بوون نەکەوێت کرد ئەمە بەشێک لە دیمەنە جوانەکانیەتی ئەو هەموو ڕەنگە جوانە کە تایەتی ئێستا کاگاکۆ لەم وەرزی سارد و سەرمایە کۆمەڵێ سەیرانگای جوان و سروشتی جوان لە ناوچەی پێنجێنە هەیە و دەوروبەری بەگەر باسێکی گۆڵێ بکەین هەندیشان لە ئەندێ سەیرانگەشتریشەی هەر شەلالەکە بۆ خۆی ئەی بەستێت لە وەرزی زستانە تا چەند کامێرەکەت لە وەرزی زستانە بێتە و فۆتویانە بووە ئێمە بچێزێتەوە و بتوانین جوانی ئەو سروشتە ببینین سەیرانگای گۆڵێ یەکێکە لەو سەیرانگایانەی پێنجێن و کوردستان کە سروشتێکی تەواو ئێزگار جوانی هەیە کە بە سروشتی خۆیەوە ناسراوە بەڕاستی من لە وەرزی زستانە ساڵی وەکو 2022 چەند فۆتۆیەکم چرکاند کە لەوێ تەواوی شوێنەکە بەستە بووی ئەمە بووە جوانترین دیمەنی ساڵ بۆ من دەنگدانەوێکی زۆریشی هەبوو و هەروەها سەیرانگای گۆڵێش بە سروشتی خۆی ناسراوە و شەلالێکی گەورە و ئاوێکی باش ئەمەش ڕوە ئەکا گەشتیارێکی زۆر کاتە ناوچەکەەوە بەڵامێتر بەداخەوە لە ڕووی خزمەت گوزاری بڵێن پێ پێویست ئێتر خزمەت گوزاری نەکراوەت بەداخەوە ئێستا تۆ باسی ئەوەت کە خۆت چێژ لە فۆتۆگرافی ئەەکەیت لە هاوینان بەڵام هەندێک فۆتۆ چرکاند و ئەمە بەهار ئەوەیان بەهارە بەڵام هەندێک فۆتۆت هەیە تایبەت بە زستان بەخوا بنێم حەزەکە بە تایبەت بێ بۆ ناوچەی ئەوەوە هیچ هەوڵت داوە یان هیچ شوێنێک پەیوەندی لەگەڵ بەڕێزت کردووە فۆتۆکانی تۆ لە ڕووی گەشتیاریەوە کەڵکی لێ ببینرێت بۆەوەی کە ئێمە لە ڕێگەی ئەم دیمەنە جوانان و گواستنەوەیان وا بکەین کار لەسەر گەشتیاری زستانەشمان بکەین من خۆم زۆر شوێن هەبووە بەڵێ وە لە کاتێکدا ئێستا کە من خۆم زیاتر ئیشەکانم لە دەستگای میدیای کورساتە دائەنێم بۆ ئەوەی چونکە لەبەر ئەوەی کورسات ماڵی هەمووانە و کەناڵێکی جوانە و لەمە هەموو ماڵێکدا هەیە و کللتوریە من پێم خۆش بوو زیاتر لە ئیشەکانم لە ڕێی کورساتەوانێ بڕوات و خەڵک بیبینێت و ئەمەش تا ئێستەکانێ سپاس بۆ خۆی گەورە ئیشەکەم زۆر باش بووە کەسانێکی زۆر باش بە باشی بینیویانە و ئەلحەمدوللیلا زۆر باشە هەر کاری فۆتۆگرافەریەکەی کاگاکۆ یاخۆڵ ناوچەکەی خۆتان بەچیەوە سەرقاڵی زیاتر لە کاتی ئەرگدا بڵێم بە فۆتۆگرافیەوانێ باشە زیاتر لە کاتانەیە من تەرکیزەکەمە سەر بۆ نمونە کەسەکان بزانم چیەکە بزانم چەند گۆشەیەکی جیاواز هەڵبژێرم بۆ نمونە ئیشێک ئەبێت بۆ نمونە کەسێکە کاتی شەتڵ دانانم شەتڵی باشکا لەبەرەوەی وەک پێم وتیت ناوچەی ئێمە زیاتر بە کشت و کاڵیەوە بە ناوبانگە ئێمەش زیاتر لەو کاتەیە هەلی فۆتۆگرافیمان زیاتر بۆ ئەڕەقسێکە چەنەها دیمەنی جیاواز بگوازینەوە منیش هەوڵەیەم لە چەندین گۆشەی جیاوازانێ ئەم کارە فۆتۆکانی بچرکێنم پێما بێ سەرکۆمە بەس لە پرسیارەکە ئەوەش بوو کە ئایا توانیتە بێ بە بیکەی بە پیشەی سەرەکی خۆت بەڵێ بووەتە پیشەی سەرەکی من لەم کاتەیە عنی بە تەواوی بووەتە پیشەی سەرەکی خۆم زۆر باشە ئەوەی کە من لە دیمەنەکان نایبینم بەڕاستی لە هەموو بوارە جیاوازەکانە لە ڕووی سروشتەوە لە ڕووی ئاژەڵدارێتیەوە لە ڕووی کۆمەڵێک دابوونەریتی کە پەیوەستە بە کەلتوری خۆمانەوە ینی لە ڕووی ئاینیەوە لە ڕووی ئەوەی کە خەڵکی ئەو ناوچەیە کە چۆن سەرقاڵە بن ڕۆژانە بەکارکردنیانەوە ئەمە هەمووی بۆ خۆی ئەتوانین بڵین بەشێک لە کەلتور و دابوونەریتی ئێمەیە کە لە ناوچە گوننشینەکان ئامانە ئەمەشێکی بینین دیمەنێکی جوانە کارڵەی شووتی پێنجوێنە ئیتر بێترس ها کاگاکۆ تایبەتە ئیتر شەرتی نایەوە من وەکو خودی خۆم یعنی کە لەو قەزایەم
چەنەها جار وتومە کە شووتی پێنجوێن شەرتی ناوێت شووتێکی تایبەتە بەرهەمێکی تەواو خۆماڵیە زۆر باش خۆش بێ جوانە دیمەنەکان ئەم فۆتۆیە دوو وەرزی تێکەڵ کردووە کە بەهار و زستانە لە بەشی خوارەوە بەهارە و لە بەشی سەرەوەش زستانە کاتەمە ئەمە ناوچەی شلێرە بەڵێ ئەمە لە کۆتایەکانی وەرزی زستان بوو ناوچە شاخاویەکان بەفری پێوە بوومە ناوچەی شلێرە کە دیمەنێکی تەواو جوانی هەیە ئەنتیقەکە وەکو خۆت فیلتر یان گۆڕانکاری لە فۆتۆکان تا دروست گۆڕانکاری زیاتر لە ڕووناشیا دروست ئەکەینێمە من خودی خۆم گۆڕانکاری زیاتر لە ڕووناشیا دروست ئەەکەم بۆ نمونە هەنێ شوێن هەیە پێویستی بە تاریکی و ڕووناشی هەیە و لەگەڵ ئەوەشدا زیات تۆزێ لەوانەیە ڕەنگەکانی زەکاتەوانێ ئەو تاریکی و ڕووناشە بەڵام من هەوڵ ئەم ئیشەکانی خۆم بە سروشتی دابنێم خەڵک بیبینێ بۆی کە چووە ئەو شوێنەیان سوودفەی کرد بتوانێ بە سروشتی خۆی ئەو شوێنش ببینێ وەکو ڕووناکی کە باست کردوا هەیە ئەمە بکەی بە خاڵێکە بۆ لە کاتێکی دیاری کراوە بچیت هەنێ جار هەیە پێویستە منە بۆ کوێ مثلا کوێ دەمە و بەیانی جوانە کوێ ئێوارانی جوانە دەمە و بەیانیان ئێستا بڵێن سەیرانگەی بلچیان هەیە لەسەر و ئەوە تەواوی ناو قەزای پێنجوێن دەرەکەوێت یعنی بەشێکی پێنجوێن هەمووی دەرەکەوێت و بەشێکی ناو دەشتایەکانی پێنجوێنیش دەرەکەوێت لە پشتیوانێ لە پشت سەیرانگای بلچیانوانێ ئەمەش بۆ فۆتۆی ئێواران باشە و هەروەها لەو سەری شێوانێ بەرامبەر ئەوێ قەڵای کچێ هەیە بۆ فۆتۆی بەیانیان زۆر تایبەت دەبێت زۆر باشە بە تایبەتی ئەم ناوچانە و کوێ ساوتەوە ئەو دیمەنەی کە بینیمان بەهاری شەو زستانیشە هەتوانین بڵێن پێنجوێن شوێنێکی سنووریە لەگەڵ وڵاتی ئێرانە لەگەڵ ئەم هەموو دیمەنە جوانە کۆمەڵێک کەسیشمان هەیە کە وەکو کاری پیشێ ڕۆژانە وەکو کۆڵبەرەکان خۆت لەوانەیە باشتر بزانێت کە کاریان هەیە و بۆ بژێوی ژیانی خۆیان ئاڵ و گۆڕی بازرگانی یەکەن بەم شاخ و چێوانە و بەردەوام کارەکەن هیچ کارێکی لەسەر ئەوان نەکرد وەکو فۆتۆگرافەر چکانیش دیمەنی زۆر جیاوازیان هەیە دیمەنی جیاوازیان هەیە بەڕاستیەوانە خەڵکی زۆر تەرکی زەکاتە سەر فۆتۆکان بۆ شێوازە بەڵام من زیاتر ئیشم لەسەر ئەوە نەکردووە بڵین کە ئەو کەسانی کاری بڵین کۆڵبەر یەکەن ئیشی مەرزەکەن لەو منتیقە بەڵام چوومەتە ناوچەی ڕۆژهەڵاتوانی کوردستانی ڕۆژهەڵات ئەمە ئەو دیوانێ عنی بەشی ئەو ڕۆژهەڵاتی کوردستان تەواو دیمەنێکی جیاوازی هەیە من چەند جار سەردانم کردووە و بووەتە هۆی سەرنج ڕایکێشی عنی خەڵک ڕایکێش سەرنجی ڕایکێشی بۆ لای خۆی باشە ئێستای بینین ئەمانە کۆمەڵێک لە ڤیدۆکانی تۆن ئەو کامێرەی کە تۆ کاری پێەکەی کوالەتی باشە کە بتوانی بۆ شێوازەم فۆتۆ هەمتوانی ڤیدۆشی پێ بگریت کامێراکەی من یعنی لەو ئاستایانە بڵێ زۆر متمانی پێ بکەی بەڵام ئەتر من بەپێی سەلیقە و تەرکیزی خۆم ئیشی خۆمی پێ ئەەکەم ئەتوانم ئەمە ئەم ساڵە بەڵێ بەفربەمە گوندی بێماوای سەربەناحی گەرمەکە و دەی کە خۆم تێی نیشتەجێن زۆر یەخوا ئاوان بێ بەڕاستی چێژی لێ بینێت بنۆڤ ئێمە لە دوورەوە ئەیبنین لانێ ئێوە خۆتان دژواری ژیان بێگومان لەوێ زۆرە بەڵام دیمەنەکان زۆر زۆر جوانە یەخوا دەستکاکۆ بەڕێزت پێمان بڵێ بۆ ئەوەی کە فۆتۆیەک دڵی خۆت ئاسوودە بێ بڵێ ئەمە بووە ئەمویست چەند فۆتۆ ئەبێ بچرکێنی بە شێوەیەکی گشتی تاکو بەوە بگەیت ون لەوانەی بە یەک فۆتۆ ئەیپێکی یان نەبێ کۆمەڵێک بگری کە زۆرێک لە فۆتۆگرافەرەکان هەروان کۆمەڵێک ئەگرن چەند فۆتۆیەکی زۆر دواتر لە ناویانە گۆڵبژێری ئەکەن هەنێ کات هەیە بە سوودفە بۆ دڕێ ئەکەوێت یعنی کە بتوانی لەو کاتەیە یەک فۆتۆ بچرکێنی ئەوە بێ کە تۆ ئەدویست بەڵام هەنێ جاریش هەیە یعنی خۆت ئەبێ شوێنی بکەویت چەندەها فۆتۆی بە دوایە بچرکێنی بۆ ئەوە دەستکەوێت کە خۆت ئەدەوێت لەوانەیە هەبێتیش بۆ نمونە تەنیا مەجای یەک فۆتۆی هەبێت دیمەنێ بێ لە پڕاڕووبە بەتەشیت ئەگەر فریانەکەی لە دەستچوو بێ من وەکو خودی خۆم چەند جارەوە بەسەر هاتووە عنی کە فریای نەکەوتوم چەند جاریش هاتوومەتەوانی سەردانی ئەو شوێنەم کردوتمە بەڵکو ئەو دیمەنە ڕووباتەوانێ بەس ڕووی نەیاوەتەوە زۆر باشە تەواوی ئەم فۆتۆیانەی کە ئێستا ئێمەی بینین و بینەرانیش ئەیبینن کۆمەڵێت دیمەنی زۆر سەرنجڕاکێشە تۆ لە ئەکاونتی تایبەتی خۆت ئەمانە بڵاوکەیتەوە یاخود باسیەوەت کرد کە بۆ کورسات توانین هەندێک لەو فۆتۆیانە ئێمە بتوانین لای خۆمان و نمایشکەین بەس بۆ خۆت چۆن بڵاویانەکەیتەوە من پەیجی تایبەتی خۆم هەیە عنی کارەکان لای خۆم و بڵاو ئەەکەمەوانێ سەرەتا لای خۆم ئیشەکان دانێن بۆ ئەوەی خەڵک بتوانێ
ئیشەکەی خۆم ببینی بۆی زیاتریش خۆم نەچمە پشتەوە کە بڵێن ئەم ئیشە شێ کردوێتی هەنێ ئیش هەیە بۆ نمونە دامناوە لە پەیجەکە پێم خۆشە کە خەڵکی بێت سەیری کە ینی ئەو دیمەنە جوانە ببینێ من زیاتر تەرکیزم لەسەر ئەوەیە کە بۆ نمونە خەڵک بێتەوە ناو سروشت ینی دەرو دڵونی ئاسوودە بێت لە ناو سروشتە خۆی خاڵێکی زۆر گرنگە زۆر جارەڵین ئەمان لەوانەیە ئەرک بکێشن هەتا ئاسنە شوێنێکی وە فۆتۆیکی واگرن تۆ لەکە پەیجەکەی خۆت دای ئەم فۆتۆیانە دابەزێنیت چی متمانەیەکی لەسەرەکە کەسی کەم فۆتۆیانەی تۆ نەبات و بیکا بە مۆرچی خۆی تۆ چۆن کار لەسەر ئەم بابەتاکەی واللهی یان بۆ تۆ کێشە نابێت کەسی کەش بی ئەوە من زیاتر زۆر جا کێشە ڕوویاوە لۆگۆیکی تایبەتی خۆتەیە لەسەر فۆتۆکان داینی من لۆگۆی خۆمم داناوە لەسەر فۆتۆکانی زۆر بکات چەندەها شوێن بووە هاتووە فۆتۆکانی هەڵگرتووەتەوە و بە دیزین و بە لۆگۆی خۆیانەوە عنی ئەمە ئەگە بۆ من کەسەکە بۆ منە دەستخۆشێکیش لە من بکات زۆر زۆرە بێت بۆ من بەڵام زۆر کەس هەیە بەبێ دەستخۆشیش ئەیکا بە مڵشی خۆیەکا بە خاوەنی ئەو ئیشە ئەمەش ناخۆشە بۆ کەسەکە کە بۆ منە ئەرکوماندبوونێکی زۆری شێشەوە ئێمە ئیوای سەرکەوتنێ بۆ زۆر سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس زۆر خۆشحاڵ بین کامڕە لە لای مەمیان بە هیوای ئەوەی کە هەمیشە بەردەوام بیت و ئەو دیمەنە جوانانی کە ئێمەی بینین هەمیشە تۆ بتوانی لە ڕێگەی کامێرەکەتەوە بەردەوام و دیمەنانە بۆ ئێمە بچێتی زۆر سپاسدانەکەم دەستی ئێوەش خۆش بێ و ماندوو نەبن زۆر زۆر سپاس دەستپاسدانەکەم دەستی ئێوەش خۆش بێت